31 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی دەی ئاداری ساڵی 1991 هاوڵاتیانی دەڤەری سۆران بە هەر چوار قەزاکەیەوە دژی زوڵم و ستەمیڕژەمی بەعەس ڕاپەڕین و دام و دەستگاکانی ناوچەکەیان لە بەعەس پاک کردەوە. لەو ساڵیادەدا مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تیایدا دەڵێت ئەو ئەزموونەتاڵەی چەندین ساڵی ڕابردوو لەبارەی کارژێڕی و سیاسی و ئابووریەوە لە هەرێمی کوردستان پێشکەشکراوە ئەگەر خراپتر نەبوو بێت لە ئەزموونی داگیرکەران ئەوە لە زۆر ڕووەوە کتومت کۆپی ئەوان بووە. ئەوەش بە هیچ شێوەیەک شایستەی گەلی تێکۆشەری کوردستان نییە کە لە هەموو قۆناغەکاندا سەخاوەتمەندانە خوێنی ڕۆڵەکانی کردۆتە قوربانی بۆ بەدەستهێنانی مافی چارەنووس و ئازادی و کەرامەتی مرۆیی خۆی. هاوڵاتیانی سۆران لە یادی ڕاپەڕیندا دەڵێن دەسەڵاتی کوردی لە ئازداخوازی هاوڵاتیاندا نەبووە، بە جۆرێک خەڵکیان نائومێد کردووە کە پەشیمانی لە ڕاپەڕین دەرببڕن. بەداخەوە ئەو ئامانزانێکەوە ڕاپەڕینی بۆ کرا نەک تەنانەت ناتونە دزی بەڵکو خەڵکان ئێستا زۆربەی هەر زۆری خەڵکی بە تایبەتی ئەوانەی بەشداری ڕاپەڕینیان کردو و ڕاپەڕینیان ئەنجامداوە پەشیمانشنەوەی کە ئەنجامیان داوە و زۆر بێزار بووینە لەو وەسحایکەوە بەسەر ژیان و گوزارانی خەڵکی داهاتوە. بەڕاستی نەک لەلایەنی دادگاری هەروەها لەلایەنی ژیان و گوزەران لەلایەنی بارودۆخی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تەواوی تێکسووە. ئازادی و خۆشگوزەرانی دوو ئامانج و ئومێدی گەلی کورد بوون لە باشووری کوردستان کە لە پێناویدا ڕاپەڕین. بەڵام چین و توێژە جیاوازەکان دەڵێن ئەم ئامانجانە بوون بە خەون و دەیان ئازادی خواز لە سایی دەسەڵاتی کوردیدا دەستگیر و سزا دەدرێن. هاوڵاتیانیش دەیان قەیرانیان ڕوبەڕوو کراوەتەوە و حیزب بە دەسەڵاتدارەکان هەموو شتێکی ئەم وڵاتەیان بۆ خۆیان بردووە. دیارە دەسەڵاتی کوردی لە دوای 31 ساڵ هێشتاش لە ئاست خوداخوازی و خواستی نەتەوەیی ئەو گەلە نەبوو یاخود ئەم نەتەوەیە نەبوو یاخود ئەم تاچی کوردە نەبووە. چتا وەک خۆت چ وەک نەتەوە دەسەڵاتی کوردی بە خزمەتکار و بە جێبەجێکاری بەرنامەی نەزانیوە. ئەتوانم بڵێم دەسەڵاتی کوردی لە ئاست خواست و داخوازی کۆمەڵێک کەس و کۆمەڵێک بنەماڵە و کۆمەڵێک دەرباری دەوروبەری خۆیانە. بەداخەوە لێم لە ماوەی ئەوەندە ساڵی حکومڕانی دەسەڵاتی کوردی هیچ کامێک لەو ئامانزانەی کە خەڵک لە پێناویان ڕاپەڕینی کرد ناتنەدی بەڵکو بە پێچەوانەوە. ئەوەی لە قۆناغی ئێستا دەسەڵاتی کوردی ئەنجامیەدا ئەگەر زیاتر نەبێت کەمتر نییە لەوەی کە ڕژێمی پێشووی بەحسکە دژی گەل و نەتەوە و نیشتیمانی ئێمە کردی دەسەڵاتی کوردی ئەوەی کاوا پێیان تەواو نەکرا دەسەڵاتی کوردی ئەنجامیدا و تەواوی کرد. دوای 31 ساڵ لە ڕاپەڕین و حکومڕانی خۆماڵی هاوڵاتیان ئێستاش بەدەستنەبوونی موچە و خزمەتگوزاری سەرەتایی و نەبوونی ئازادیەوە دەناڵێنن کە ئەوانە ئامانجی سەرەکی ڕاپەڕین بوون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.